سان تاوەکو بە تاقیکردنەوەی قورسدا نەڕوا دانامەزرێت و پێناگات و ناگاتە پلەی بەرز. تۆ بتوێ بە ئیسراحەت بە بێوەیی بڕۆی لێ خوڕی، هیچ کەس لە قسەی خۆش و باشتر باست نەکات و کەس لۆمەت نەکات و کەس قسەت پێ نەڵێت و کەس ئەزیەتت نەدات و ساردی و گەرمی نەبینی و فەقیری و نەخۆشی نەبینیت و ترس و ناڕەحەتی نەبینیت و بژڵێ من دەمەوێت کەسێکی خاوەن منزیلەت بم لای خوا و خزمەتکار بم، بەخوا ناتوانین، ممکن نییە. لەن تومەکەنە حتا توبتەلا، تاوەکو تاقی نەکرێتەوە ناگەیتە ئەمان و استقرار و پلەی بەرز. خی گەوردە فەرمێ و فەتەناکە فتوونە، تۆمان بۆ پلەیەکی بەرز دەوێت ئەی موسا، بۆیە بە ئەنواشیەوە تۆمان تاقی کردوتەوە، بە تاقیکردنەوەی قورسدا تۆمان بردو ڕزگارمان کردویت.